سڵاوتان لێبێ وەم کاتتان باش من ڕزگار جەبار لە بڕگەیەکی نوێ پیشەی ڕۆژ لەگەڵتان دەبم وە پیشەی ئەمڕۆ باز لە پیشەی بەقاڵی دەکەین چەند ئەو کەسانەی کە ڕۆژانە بە فرۆشتنی سەوزە و میواتەوە سەرقاڵ و گوزەران و ژیانی ڕۆژانەیان چۆنە لەگەڵ ما بن. سڵاو لێبێ باشی ماوەی چەند ساڵە سەرقاڵن؟ ماوەی 95 سەرقاڵم بشێن 25 ساڵە بێ تقریبا. ڕۆژانە کاتژمێر چەند هەڵەسێن کە سەدا ئەلواکەن زیاترە و سەوز و میوانە چین کە بەڕێستە؟ میوە سەوز و میوانە هەنار و پرتەقاڵ و سێ و لالەنجیە و درێ و بە زۆری ئەمانەیە ئەشەکەن کێنە ئەشان کێنە کوردستان عەربی خۆمانەوە ئێتا هەنیشی کوردستانەوە هەنیشین ئێرانە ئێتر ئێران تورکی دێت و مثل لالەنجی تورکیە و لیمۆ تورکیە و هەنارەکان ئێران نازەنین دێ و هەڵەبجە دێ و تریەکان ئیتر سێوەکان ئێرانە و تورکی دێ و تریەکان خۆمانە قۆخەری تورکیە و ئەشان ڕسخانە بیت دەرەوە دێ و ئاوای خواسی لەسەر بەرهەمی ناوخۆیی هەیە خەڵک زۆرتر هەیە بەس ئەوە بەرهەمی ناوخۆ زۆر کەمە بە عومێ کە هین دەرەوەیەت ئەوەی ئەمانی ناوخۆمان زۆر کەمە بەرهەمی ناوخۆی خەڵک زۆر عەشاکە هەیە دەرەجێ دێت هەرمووی دەرەجێ ساڵە تا دەنگت گڕ بێ و زیاتر هاوابی مشتری زیاتر وڵای بە هاوارکردن نییە هەیە بەڵە بانکە بەسەدن باوارکردنی هەیە سەمەسەنەی لێرە بانکە زەلام مشتری وایە دەژوور وڵی کاکە ئەو کەس بانک عەشە لێ ناکەڕن وڵی خەڵکەکە وا ڕاهاتوە سەرێکی بەعام بەقاڵەکان زۆربەی بانکەنێکی خۆم زۆر جار ڕەنگە بانک بۆ ڕستەکە بکەم بانگی بۆکەین بەڵام زۆرجار لەسەری شوێژی مشتەکان هەر پرسیارەکەن ئەلێ کیلۆی بەچەنە یعنی سەیری زۆربەی خەڵکە ئەوەنە مەشغوڵ و ئاگای لە خۆی نییە سەیری سعرەکە بکات چارەوە بانگی شەکەین ئەلێ بەچەنە یعنی حاڵی نابێکەوتە بەچەنە تێگەی بەڵام ئیتر بانکردن خۆی پیشێکی جوانیش نییە بەڵام ئێمە خۆمان وا ڕاهاتووینە کە زۆربەی کات بانکەین بۆ ڕستەکان ئاستی زیاتر بەرهەمی تورکی ئێرانی لە عەلۆیا زۆرە بەرهەمی خۆمان زۆر کەمترە و لەبەرەوەی حکومەت بەیش هاوکاری فەلاح ناکات ڕستی خۆمان کوالێتی زۆر باشتر لە ڕستی دەرەوە شتێکی وامان دەست ناکەوێت کە بڵێ ئیسفادەی لێ بکەین ڕستی خۆشمان کە دەرەچێ بەڕاستی پارێکی وا ناکە کە فەلاحی لێ سودمەند بێەوە ئێمەش لێ سودمەند بین ڕستی تورکیش کە دێت بە حەقەت ئیسا زۆربەی گومرشی لەسەر یاخود ڕستەکە باش نییە و کوالێتی باش نییە لەبەرەوەی بە دەرمان پەروەردەکرێ لەگەڵ معیشەتەکەی ڕاهاتووین ئەوە نییە بڵێ جاران باشتر بوویسە کەم و کورت وڵای بازار نییە و ئیتر ئیشەکەش عام خەڵک ئیشی نییە هەر ئاکادەم کەسابەتەوە ئەوەیە جار وایە تو سەرەکەی بۆ 100 نارەی فرۆشی وەک جاران نییە جاران کیلۆی 250 تیاویسە تو جاوایە ڕسخێتێنی بۆ 100 دینارەی فرۆشی ئەوەیە خۆی شتەکە عام بێ بازاڕیە ئەوەی بینەر و بیسەری بۆ نوتەی ئەو کاسبکارانە بوو کە ڕۆژانە بە فرۆشتنی سەوزە و میوە و سەرقاڵ و باسان لە ژیانی ڕۆژانەی خۆیان دەکرد وەگەڵام باسان نەکرد کە بەرهەمی هاوردەکرا و لە وڵاتانی دراوسێەوە جێی بە بەرهەمە ناوخۆیەکان کردووە ئەوەی ژوای کردووە کە هاوڵاتیان زیاتر خواستیانە سەر بەرهەمە دەرەکیەکان بێ بەوەی کەمی بەرهەمی ناوخۆوە تا بڕگەیەکی تر و لە شوێن و پیشێکی جیاوازتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ